میوانان ئامادەبوانی قەدرگران، ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوهو. بەخێرهاتنێکی گەرمتان دەکەین بۆ مەراسیمە تایبەتە، هاتنتان بەرز دەنرخێنین. ئەمڕۆ کۆبووینەتەوە بۆ گەڕانەوە و چوونەوە بەسەر مێژوویەکی پڕشکۆ و سەروەری بواری ئافرەتان. ئاوڕێک ئەدەینەوە لە خزمەتێکی گەورە و وەرچەرخان بە بیرێکی جوانی ئیسلام دۆستانە بۆ مەراسیمی ناساندن و خوێندنەوەی یەکەمین ئەزموونی میدیایی بواری ئافرەتان و ژنان، ئەویش ناساندن و خوێندنەوەی گۆڤاری سنوورە کە لەلایەن بەشی ئەزمون و ڕوانگەی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستانەوە سازکراوە. ئەم گۆڤارە لە سەردەمی خۆیدا بەو پەڕی پێویستی بۆ قۆناغا بە هەوڵ و سەلیقەی توانای کەسانێکی دڵسۆز و خەمخۆر لەدایک بوو تا ببێتە زمان حاڵ و ڕێنمونیکاری ئافرەتان لە دنیای پوچی مادەگەرایی و بیرەچەپەکاندا. دوای کۆکردنەوەی لە دوو بەرگدا بە شێوازی زانستی بە پێویستمان زانی لە مەراسیمەدا خوێندنەوەی بۆ بکەین. دەستپێکی دانیشتنەکەشمان ڕازاوەتر دەکەین با خوێندنی قورئانی پیرۆز لەلایەن دکتۆر دانیاڵەوە. با بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار. ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا. ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. بەڕێزان، ئامادەکردن و چاپکردەوەی ئەم کتێبە دەگەڕێتەوە ڕۆڵی سەرەکی بۆ بەڕێز توێژەر ئارام عەلی سەعید. داوای لێ دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەی بەخێر هاتن. من نامەوێ وتارەکەم یا قسەکانم دوور و درێژ بکەمەوە، بەستەنها مەبەستم ئەوەیە لێرەوە دوو خاڵی گرنگ بۆ بەڕێستان یاخود بە کورتی دوو خاڵی گرنگ باسکەم. یەکەمیان ساختکردنەوەی ئەم گۆڤارە یاخود تەواوی ئەو بابەتانەی تر کۆمەڵێک کۆسپ و لەمپەری بابەتی و زاتی لە بەردەمایە ئومێدەوارم هەمووتان یا هەموو لایەکمان بتوانین ئەو بربەستە بشکێنن و هاوکاری ئێمە بن بۆ ئەوەی بتوانین ئەم بابەتانە ساخت بکەینەوە و سوودیان لێ وەربگیرێ بۆ ئەوەی توێژەری بەتوانە کەسانی ئەکادیمی خەڵکی زانستی بتوانن سوودی لێ وەربگرن و هەروەها هاتنی بەڕێزیشتان بەرز ئەنرخێنین بۆ ئێرە ئەمڕۆ تەشریفتان هێناوە بە ئومێدی ئەوەی بە هەموو لایەکمان بتوانین ئەم مناسەبانە کەینە کەرەستەیەک بۆ ئەوەی کە ئەم جۆرە چالاکیانە هان دەربێ بە هەمومان بتوانین بۆ ئایندە خزمەت بەم بوارەکەین کە بواری مێژووی ڕۆژنامە نووسی و مێژووی نووسینەوەی بەشێک لە بزافی ڕزگاری خوازی کوردەکە ئیسلامیەکان ڕۆڵیان هەبووە بەشدار بوونوە ئەم گۆڤارەش لە ناوەڕاستی ساڵانی نەوەتەکان تاوەکو نزیکەی ساڵی 2000 ئەو کاتانەی کە دوو هێزی سیاسی ئەبن بە یەک و بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی پێکەێنن سنوور بەردەوامی هەبوو و 30 ژمارەی لێ دەرچووە. سوپاستانەکەم هەموو لایەک بەخێر بێن. دووبارە بە ئومێدی ئەوەی بتوانین ئەمڕۆ لێرە گفتوگۆیە بکەین هەمومان ناوەڕۆکی گۆڤاری سنوور بناسین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه. بەڕێزان، ئێستاش پێشوازیەکەین لە بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری بۆ پێشکەشکردنی وتەیەک. فەرموو. بسم الله الرحمن الرحيم.
الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. وەڵام سەرەتا بە خێراتنی ئەو میوانە بەڕێزانە دەکەم بەرایان و خوشکان هەموو لایەک خۆشحاڵم بە دیدارتان و دەستخۆشیش دەکەم لە برای بەڕێزمان کاک ئارام عەلی سەعید و هاوکارانی کە ئەم سیژمارەی گۆڤاری سنووریان ساخ کردوتەوە کۆ کردوتەوە لە دوو بەرەکدا چاپیان کردووە. هەروەها زۆر سوپاس و دەستخۆشیم هەیە و دوعای قبوڵم هەیە بۆ ئەو برا و خوشکە بەڕێزانەی کە بە دەرکردنی ئەو سیژمارەی گۆڤاری سنوور هەڵساون کە وەکو باسییان کرد لە 95ەوە لامابێت لە تشرینی یەکەم واتە مانگی دەی ساڵی 95 تاکو ئابی 1999 دەوری 4 ساڵە شتێکی وای خایاندووە و سیژمارەی لێ دەرچووە. ئەوەی کە لە یادم بن هەردوو خوشتی بەڕێز ئەمەل خان کە بەدایکی بەنان ناسرا بوو لەگەڵ سوعاد خان ئەو دوو خوشکە بەڕێزە هەڵبەتە بە تاکید خوشتی دیکەش هەبوون و برابەڕێزەکانیش کاک شوان هەورامی ڕەحمەتی خوا پلەپای بەرز و بەرزترکە، کاک کاوە پێنجوێنی کە ئێستا حوزوری هەیە، مامۆستا نەوزاد کۆیی، هەروە کاک نیاس و پاشان کاک ئەرسەلان، کاک کامیل مەحموود و چێ دیکە دەوری بینیوە لە نووسینی وتارەکاندا مەرزنی هەمویانم لە یاد بێ. و بە پێویستی دەزانم یادێکی مامۆستا ئیبراهیمی نۆڵچکەیش، مامۆستا سەید ئیبراهیمی نۆڵچکەیش بکەین، ئەویش هاوکار بوو چۆ کاتە ئەم گۆڤارە بەڵێ مەکتەبی ڕێخستن لە پشتیەوە بوو، بەڵام لە ڕێی شوڕای خوشکانەوە کە مامۆستا سەید ئیبراهیمیش بەرپرسیارەتی تێیدا هەبوو، خوا پاداشتی هەموو لایەکداتەوە. ئەوەی بە پێویستی دەزانم هەڵبەتە ئەوانی کەش کە ناوم نەهێناون لای خوای پەروەردگار هەمویان دیارن و لە گۆڤارەکەشدا نووسراون. ئەو بە پێویستی دەزانم من هەڵوەسەی لە بەردەمدا بکەم دووشتە. یەکەم وەفاداری سیفەتێکی زۆر جوانە. وەفاداری واتە ئینسان چاکەی خەڵکی لەبەر چاو بێ و چاکەی چاکەکاران لەبیر نەکرێ. دایکمان عائیشە، خاتو عائیشە خوالی ڕازی بێ دەجێڕێتەوە دەڵێ ڕۆژێک ئافرەتێکی بەتەمەن هات بۆ ماڵمان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر خەمی لێ خوارد، خۆی پێوە بە خەم کرد، ڕێزی لێگرت، فلان کەس چۆنە فلان کەس چۆنە ئاوا، و دواییش کە ڕۆیشت بارێک یا دوو بار ئازوخەشی بۆ داگرت و بەڕێ کرد. دڵێ میشتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو ئافرەتە چییە بوو نەمدەناسی، ئەوەندە خۆت پێوە بە خەم کرد و گرنگیت پێدا؟ گوتی ئەی عائیشە ئەو ئافرەتە لە ڕۆژگاری خەدیجەدا هاموشەی ماڵمانی دەکرد، دەستە خوشتی خەدیجە بوو خوا لێی ڕازی بێ، دایکی بڕواداران. وئین حسن العهد من الئیمان. حسن العهد بە کوردی دەبێتەوە وەفاداری، واتە ئینسان کاتی زووی لەبیر نەچێت، کات و زووی لەبیر نەچێت و لەبیری بێ. جا من پێمە ئەم گۆڤارە هەروە گۆڤاری پەیڕەویش وە چی دیکەش کاگاران و هاوڵەکانی یادی دەکەنەوە، دەری دەکەن، کۆی دەکەنەوە، چ لێرەوە چ لە هەر قۆڵێکی دیکەوە. ئەوە بە حەقیقەت نیشانەی وەفاداریە و من زۆر دەستخۆشیان لێ دەکەم. و ئێمە پێویستە وەفادار بین وەکو فەرمایشتەکەی پێغەمبەر دەفەرمی عەلەیهی السەڵات وەسەلام ئین حسن العهد من الئیمان. وەفاداری لە ئیمانەوەیە. و ئێمە بە حەقیقەت پێویستە بۆ ڕابردوانی خۆمان، بۆ پێشینانی خۆمان وەفادار بین. بە تاکید ئەگەرە و خەبات و شەونخۆنی و شەبەی خۆن و فیداکاری و ئەوەی کە برایان و خوشکانمە لە ڕابردوودا پێی هەڵساون لە هەموو قۆناغەکاندا، هەر لە سەردەمی بزوتنەوەی پەیوەندیەوە، دواتر بزوتنەوە، دوایی یەکبوون، دواتر کۆمەڵ بە هەموو قۆناغەکان، ئەگەر ئەوان نەبوونایە و خەباتە نەبووایە و فیداکاریە نەبووایە ئێستاشمان نەدەبینی. ئەوە خاڵی یەکەم. دووەم
من بەڕاستی بە پێویستی دەزانم کە ئێمە هەموو لایەک ڕابردوومان ئەوە بەڕێ کردووە خوای پەروەردگار لێ قبول کردبین و لەسەر چاکەکان پاداشمانداتەوە بە کەڕەمی خۆی و قەڵەمی عەفوش بەسەر هەڵۆکەم کوڕەکانماندا بینێ بەڵام با بەوەی بەڕێمان کردو و گوزەراندومانە ئیکتیفا نەکەین چونکە خوا بە پێغەمبەری خاتەم دەفەرمێت صلى الله عليه وآله وسلم واعبد ربك حتى يأتيك اليقين هەتاکو یەقینت بۆ دێ پەروەردگارت بپەرستە کە زۆرێک لە زانایان دەڵێن یەقین واتە مردن بەڵام هەر بە معنای دڵنیاییش بێ واتە تا دڵنیا دەبی کە دنیا بەجێ دێڵی پەروەردگارت بپەرستە نەک بەو شێوەی کە هەندێک لە خەڵکی تەسەوفی منحەریف و لادەر معنایان کردووە کە هەندێکیان گوتویان ئەمە گەیشتوینە یەقین بۆیە پێویستیمان بە خواپەرستی نەماوە چکە خوا دەفەرمێ خوا بپەرستن تاکو یەقینتان بۆ دێ جا خۆگەر وا بوایە پێغەمبەری خاتەم صلى الله عليه وسلم دەبوو هەر لە یەکەم هەنگاوە خواپەرستی نەکردبایە چکە هەر لە یەکەمین هەنگاوە پێغەمبەری خوا لەسەر بەیینەت و بەسیرەت بووە و یەقینی هەبووە بەڵام نا لێرەدا یەقین بە معنای بەتاکید بە معنای مردنە یاخود بە معنای دڵنیابوون لە بەجێهێشتنی دنیا هەر وەکو لە سوورەتی مدەثریشدا دەفەرمێ حتى أتانا اليقين هەتاکو یەقینمان بۆ هات واتە مردنمان بۆ هات یاخود تاکو دڵنیا بووین کە دنیا بەجێ دێڵین کەواتە بەوەی لە ڕابردوودا کردومانە واز نەهێنین ئێمە بەندەی خواین لە هەموو کاتەکاندا لە هەموو شوێنەکاندا و تەماشا بکەن ئێستا من چاوێکم بە گۆبارەکاندا جێڕایەوە تەڵان کاتی خۆی کە هەمووان تەماشا کردووە ئەوەی کە شتێکی نووسیوە شتێکی گوتووە خەمێکی خواردووە کە بە تاکید ئەوانەی کە نووسیویانە ئەوانەی ئەو شتانەی کە نووسراون زۆر کەمترن لەو خەمانەی کە خوراون چۆ من ئاگادارم ئەو کاتە لە یادمە و هەم بخوان هەندێشتیان باس کرد کە پەکمان دەکەوت لەسەر هاوکاری لەسەر پارە بۆچی بۆ دەرکردنی گۆڤارەکە ئەو خەمانەی کە خوراون زۆر زیاترن لەو شتانەی کە نووسراون و گوتراون جا ئەوەی کە ئەو کاتە شتێکی کردبێ لە لیستی کردەوە چاکەکانی دا تۆمار کراوە ئەوە هەم لە دنیادا پێی سەربەرزە کە دنیا هەر هیچ نییە چونکە لە ڕاستیدا دنیا لەوە بچووکترە جێی پاداشدرانەوەی ئیماندارانی تێدا ببێتەوە بۆیە خوا پاداشتی ئیمانداران لە دنیادا ناداتەوە هەڵی دەگرێت بۆ ڕۆژی دوایی هەروەکو دنیا لەوە بچووکترە خوا سزای کافران و ناحەزان و دژمنانی خۆی تێدا بدا بۆیە هەڵی گرتوون بۆ قیامەت لەوێ لە ژیانێکی هەتاییدا پاداشتی چاکەکاران دەدرێتەوە و سزای بێبڕوایان و خراپەکار و ناحەزانیش دەدرێ بەڵام دیسان لە دنیاشدا خۆش ئەگەر ئینسان شتێکی کردبێ پێی سەربەرز بێ خەلیل الرەحمان خەلیل الله ئیبراهیم سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە لە دوای ئیبراهیمەوە وجعلنا في ذريتهما النبوة والكتاب لسورة حديد دا خواه دا فرمي وشي نوح و إبراهيم دا پیغمبرایتی و کتاب من حصر کر لوان دا لوشي إبراهيم دا لدواي إبراهيم هل شي پیغمبري هاتوا لنسلي أوا لدواي نوحش هر پیغمبري هاتوا لنسلي نوحا وجعلنا ذريتهم الباقين جاء خليل الرحمن إبراهيم دل واجعل لي لسان صدق في الآخرين خواه ناوي شاكم بنيو أواني دا كذا بلاوكوا ناوي شاك بهوي چي الله دبيتوا بهوي كرداري باش بەهۆی خەمخۆری باش بەهۆی دڵسۆزی بەهۆی بۆ خواژیان بەهۆی بۆ خەڵکژیان بەهۆی دڵسۆزی نواندن ئەگەر ئینسان کاری باشی بوو کارە باشەکە بۆ خۆی بۆ نوبەرامەکەی دەڕوا پێویست ناکە بۆ خۆ زۆر باسی بکەیت هەر کارە باشەکانت بۆ خۆی بۆنیان دەڕوا بۆنی خۆشیان دەڕوا بۆنی چاکیان دوڕا بلوتی خەڵکدا کەواتە هەم لە دنیادا ئەگەر خوا تەوفیق مامدا کاری باش بکەین پێی سەربەرزین و بەتاکی سەربەرزی ڕۆژی دوایی ئەوێ تەواوە ئەوێ گرنگە وإن الدار الآخرة لهي الحيوان لو كانوا يعلمون ئەگەر بزانن منزڵگای کۆتایی ئەوێ ژیانی ڕاستەقینی ئێرە چێ 52 ڕۆژێکە هەروە دەکەی سەرت ئاوا دەبێ هەتا پاریش کاشوان هەورامی هەزار ڕەحمەتی لەبێ لەگەڵ مام و بشووری دەخوات هەروەها برایانی دیکە و خەڵکی دیکەمان مامۆستای ڕازی کە لێرە زیکری خێری کرا بەڵام ێستا بوون بە خەبەری کانە چوونە عالەمی حەق ئیدی ئەوەی کە لەگەڵ خۆیان بردویانە شوێنەوارێکی باشیان بەجیان بەجیان هێشتووە بەڵام ڕۆیشتن ئێمەش هەروە ئێمەش
هەروە 5 ڕۆژیشکێ لەم دنیادا دێن و دەچین بەڵام دوای بەچێ دێڵین بۆیە من ئامۆژگاریم پێشێ بۆ خۆم ئەمجا بۆ پێشنیارم و هەر برا خوشکێکی دڵسۆزەوەیەکە با لە قۆناغێکدا کە خۆمان ماندوو کردو و کارمان کردووە ئیکتیفای پێ نەکەین چکەم بەجاری وهەیە برایەک خوشتێک کەسێک دەڵێ لە ڕابردووە زۆرمان کرد لە ڕابردوودا کەلین ڕابردووی بۆ گرتووی بەڵام کەلین ئێستا بۆ ناگرێ کەلین داهاتوت بۆ ناگرێ ئێمە خوای پەروەردگار داینە ناوین کە لە قۆناغێکدا خواپەرست بین لە دوای ڕاستی دەکەین پێی نادەبێت لە هەموو قۆناغەکاندا وەکو پێغەمبەرەکەمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە نەخۆشی مەرجیدا دوو کەس دەچوونە ژێر قۆڵی عەباس و عەلی ئامۆزای عەباس ئیمامی و عەلی ئامۆزای لە صحیح بوخاریدا هاتۆ چوونە بن قۆڵی چونوێژی بە جەماعەتی کرد کە نەشی توانی خۆی ئیمامەتی بکە ئەبوبەکری پێشخست خوا لێ ڕازی بێ پێغەمبەری ئێمە هەوا بوو عەلەیهی سەڵات وسەلام هەتا ئاخر نەفەسی بەندایەتی بۆ خوا کردووە ئێمەش دەبێ هەروە بین خوا بە لوتف و کەڕەمی خۆی بە بەندایەتی بۆ خۆی بمانژێنێ بە ئیخلاسەوە بە دڵسۆزیەوە و تەوفیقمامدا کە تەمەنەکەمان لە خێردا بەڕێکەین وابێ کە چوینەوە خزمەتخوا لە هیچی پەشیمان نەبێ زۆر خۆشە ئینسان کە ئاور دەداتەوە شتێکی نەوێ لێی پەشیمان بێ من هەندێک لە یاد داشتی ئەوانم خوێندۆ تۆی حیزب ئالمانیەکان پێویست ناکە ناویان بڵێم هیوا 4 بەرگە هوێ 2 بەرگە هوێ بەرجێکەوە هەمویانە خوێندونەوە مەگەر چۆن ئەگەرنا هەمووی لە ڕابردووی خۆی پەشیمانە هەمووی نەفری دەکە لە ڕابردووی خۆی بۆ چکە لەسەر زەبڵ بنیاتیان ناوە بەڵام ئێمە لە هیچی خۆمان پەشیمان نین لە هیچ شتێکی خۆمان پەشیمان نین چونکە لەسەر بناغەی حەق دەستمان پێ کردووە و بۆ خوا کردومانە لە چی پەشیمان دەبین بەڵام خەڵکی دیکە لەسەر زەبڵ دامەزراندووە و تەماشاش دەکات بە ئەنجامێک گەیشتووە پێچەوانەی ئەوەی کە کارەکەی بۆ دامەزراندووە بەڵام ئێمە هەر لەسەر خەڵکی پێغەمبەرین عەلەیهی سەڵات وسەلام و بە دوای قورئانەوەین و بەندایەتی بۆ خوا دەکەین بەندایەتیمان بۆ خوا کردووە خوا پشتیوان بێ لە هیچی پەشیمان نین لەوەی کە کردومانە بە حەق و بە چاک و بەڕاستمان زانی بەڵام بە تاکید بەندە بێ هەڵە و بێکەم و کوڕی هەر نابێ خوا عاقیبەتمان خێرکا سەرنجامان خێرکا و ئەوە دەتەمەنەی ماویشمانە وەکۆی بەڕێمان کردو ئەوەش بە حەق و بە چاکە بەڵکو بە چاکتر بەڕێکەین و پێی سەر بەرزتر بین لای خوا دووبارە من سوپاس و دەستخۆشیم هەیە بۆ ستافی گۆڤاری سنوور و بۆ هەردوو خاوەن ئیمتیازی بۆ سەرنووسەر و بۆ هەمووانەی کە دەوریان تێدا بینی و خوا پاداشتیانداتەوە وەسەلام عەلەیکم وڕەحمەت الله ئامادەبوانی بەڕێز بۆ زیاتر ناساندن و خوێندنەوە بۆ کتێبەکە پانێڵێکمان هەیە ئەمڕۆ داوا لە بەڕێوەبەری پانێڵ بەڕێز پەیوەند عومەرەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی پانێڵەکەی و بانکردنی میوانەکانی گۆڤاری سنوور هەرەوە نییە کە گۆڤارێک بێت کە ئێستا ئێمە لێرە چاپمان کردو و بیدەین بە ئێوە ئێوە لەسەر ڕەفەکانتانە یاخود بەڵێن لە کتێبخانەکانە دای بنێن ئێمە لێرە ڕەنجی زیاتر لە 4 ساڵی کۆمەڵک بەڕاستی ئەوەی کە پێی گوترێ مجاهید ئەوەی کە گوترێ خەباجێر لە بواری وشە و لە بواری ڕستەسازیتان پێ ناسێنین بەداخەوە مامۆستا شوان هەورامیمان لە ناوانەما خوای پەروەردگار دەرەجەی عالیکە لێی خۆش بێ ئەگەر نا دڵنیا بووم لەوەی کە ئەویش ئێستا ئێچێکە بوو لەوانی کە لێرە دانیشت ئێستا من خۆشحاڵم کە بۆ دەرفەتێکی کەم لەبەردەم لە حزوری چەند کەسایەتیەکام کە لە گۆڤاری سنوورە دەستخەتیان هەبووە لە گۆڤاری سنوورە کاریان کردووە و بەرهەمی ئەوانە ئێستا ئێمە کۆمان کردوتەوە لێرە مناسبەی بۆکەین زۆر بەخێر بێن مامۆسانی بەڕێز با لە مامۆستا کامیل لەو دەست پێ بکەم مامۆستا کامیل هێزێکی وەکو بزوتنەوەی ئیسلامی کە هێزێکی چەکدارە و هەممی باوە بڵین بابەتی چەکداریە خەباتی چەکداریە چۆنە لە تەنیشتی ئەمەوە بیر لە دەرچوونی ڕۆژنامە بیر لە دەرچوونی گۆڤارێکی وەکو گۆڤاری سنوورەکە ئەتەوە لە کاتێکا کە گۆڤاری سنوور گۆڤارێکی با بڵێن ئافرەتانە واتە گوتارەکە گوتارێکی ئافرەتانە چۆنە لەناو ئەو هەموو سەرقاڵی کە هەبووە لەناو ئەو هەموو هەژاری و دەستکورتی کە هەبووە چۆنە بیر لەوە کراوەتەوە کە گۆڤارێکی ئافرەتان دەربچێت لە ڕاستی ماوەستا پەیوەند ئەو پرسیارەی جەنابەت دەربارەی چاپەمەنیەکانی ئەو حرەکەتە جیهادیە چەکدارەی لە کوردستانە هەبوو خۆی یەکێک لە تایبەتمەندیەکانی بزاوتی جیهادی بزاوی جیهادی چەکداری بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانە کە توانین بڵێن جیا لە بزوتنەوە جیهادیەکانی تری ناو دنیای ئیسلام
ئەوە بوو کە ئەم بزوتنەوەیەک بوو جیهادی بوو چەکدار بوو و لەگەڵی شیا تێکەڵ بە کۆمەڵگا بوو لە ناو پرۆسەی سیاسیا بوو خاوەنی ئەعلام و تەلەڤیزیۆن و خاوەنی چاپەمەنی و گۆڤار و ڕۆژنامە بوو کە ئەمە بۆ بزوتنەوە جیهادیەکانی تر بەو شێوەیە نەبوو ئەتوانین بڵین بە تەصنیفی ئەمڕۆ بزوتنەوە جیهادیەکانی تر زیاتر ڕادیکاڵ و لە دەرەوەی پرۆسەی سیاسی و لە دەرەوەی کۆمەڵگا زیاتر ئیشەکانی ئەوان ئەوە بوو کە لە بنەوە هەموو شتێکی کۆمەڵگا بگۆڕن و تا ئەندازەیەک ئەوان کێشەیەکی ڕیشەیان هەبوو بەڵام ئەوەی ئێمە بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق وەکو بزوتنەوەیەکی چەکداری چەندە بزوتنەوەیەکی چەکدار و جیهادی بوو کە لە ڕێگەی خەباتی چەکداریەوە خەباتی ئەکرد ئەوەندەش هەممی ئیسلاحیە بوو ئەنی بزوتنەوەیکی ئیسلاحیش بوو ئیسلاحی حاڵی کۆمەڵگا و حاڵی دەسەڵاتوە و حکمڕانەی کە لە وڵاتەیە هەبوو بە تایبەتی لە بەرامبەر دەسەڵاتی سەمکاری بەعسا خەباتە جیهادیەکەی بۆ ئەوە بوو بەزەمە چۆن چۆتە ناو گۆڤاری سنوورەوە طبعاً لە ناو بزوتنەوەی ئیسلامیە کە بزوتنەوە بە تەبیعەتی حاڵ قیادەیەکی واعی و عولەمایی هەبوو کۆمەڵێک کەسی تیا بوو هەر لە ئاستە قیادیەکەی بەشێکیان وەکو جەناب باسوو کرد جەنابی مامۆستا عەلی باپیر یەکێک بوو لەوانەی پێش بزوتنەوە نووسەرێک و توێژەرێک بووە و ئێمە یەکێک لە ئەدەبیات ئەوانەی ئەدەبیاتی سەحوەی ئیسلامیان داڕشتووە مامۆستا بووە مامۆسایانی تر بووە لە شیعرا لە نووسینە لە توێژینەوە لە گفتوگۆ و ململانەی فیکریە ئێمە لە ئاستە قیادیەکە الحەمدوللا نوخبەیەکی ڕۆشنبیر نوخبەیەکی کۆمەڵگە قیادەی حرەکەتەکەی کرد لە ناو حرەکەتەکەشە لە ئاستی قاعیدە خەڵکێکی ڕۆشنبیر خەڵکێکی نووسەر خەڵکێک کە هەموو خەمی هەبوو هەر پێشتری شاکاریان هەبوو دەست ڕەنجینیان هەبوو یەکێک لەوانە کاکشوان کە ئێستا ئێمە لەگەڵ یەکێک لە شاکارەکانی ئەوە ئەژین کە ئەو زیاتر بەڕاستی ماندوو بوو لەگەڵ ئەم گۆڤارەیە و ئێمە لە خزمەتی ئەوە بووین ئەو سەرپەرشتی گشتی ئیشەکەیەکی ڕاستە ئەم گۆڤارێکی ئافرەتان بوو بەشێک بوو لەوەی کە ئەمڕۆ پێڵێن سەحافەی نووسووە و سەحافەی ئافرەتان ڕۆژنامەی ئافرەتان بەڵام بەشی هەرە زۆری پیاوەکان سەرپەرشتیانە کرد ئەو چەند خوشکەکەمەی کەوا لە گۆڤارەکە هەبوو بەداخەوەش ئەگەڕێتەوە بۆ هەلومەرجی و کاتەی هەم زوتنەوەی ئیسلامی و هەم واقع و ساحەکە کە خوشکان بەو دەرەجێ نەیانەتوانی بێنە واجهە و لەو وەزعەتەی کە ناسەقامگیریەک لە کوردستانە هەبوو وەکو پیاوان تێکەڵی هەندێک کاری ئەعلامی ببن ئێمە لەو کاتەیە کە ململانەیەک و سیراعێک هەبوو تازە بانگەشە بۆ فیمینیزم و کۆمەڵێ بابەتی لەژێر پەردەی سەربەستی ئافرەتوانە ئەکرا و مشت و مڕ و گفتوگۆ و ململانەیەک لە ساحەکە هەبوو لەسەر بابەتی ئافرەتان بە پێویستمان زانی لەو کاتەیە کە گۆڤارێک هەبێ بزوتنەوەی ئیسلامی سەرپەرشتی بکە خوشکان شورای خوشکانی بزوتنەوە و ئێمە وەکوی ئەعلامیەکانی بزوتنەوە لەو کاتەیە دەستباری ئەو کارە بووین و لەگەڵ جەنابی کاکشوان ئاخوای گەورە لێی خۆش بێت گۆڤاری سنوورمان دەرکرد ئەو گۆڤارە کەسی ژمارەی لێ دەرچوو ڕاستە گۆڤارەکە بەشی هەرە زۆری پیاوان بەشدار بوون تێیە بەڵام ناوەرۆکەکەی یانەوە بوو لە بابەتی ئافرەت و کێشەکانی ئافرەت و بەشداری ئافرەت لە ناو کایی سیاسی و لە ناو کۆمەڵگا و حاڵەتە کۆمەڵایەتیەکە یانەوە بوو هەر مباشر ئافرەتەکان خۆیان خوشکانمان چەند خوشکێک ئەگەر چی کەمیش بوون مشارەکەی تەواویان هەبووە لەوانەدا دەسوعاد و دایکی بەنان کە دوو خوشکی بەڕێز بوون لەو کاتەیە دەورێکی باشیان هەبوو لە هەم لە ئیعلامی گشتی بزوتنەوەیە و هەم لەو ئیعلامەی تایبەتەی کەوا بە ناوی سنوورەوە ئەمە و گۆڤارەمان دەرکرد ئەم گۆڤارش ئەگەر چی ئەڵێن کە ئەڵێن پیا و مشارەکەی تیا کردو بەڕاستی ئەمە کەم و کورتی و عیبش نییە بۆەوەی کات چونکە پیاویش هەر شەریکی ژیانی ئافرەتە و ئەویش هەر پەیوەستە بە ئەو کارەوە و ئەمە شتێکی معمولە لە هەموو حتا لە عێراقا لە دوای ڕاپەڕینی لە دوای کەوتنی سەدام حوسێن لە 2005 وەقفی سونە گۆڤارێکی ئافرەتانیان بە ناوی بینتول ئیسلام دەرەکرد کە دکتۆر ئەحمەد عەبدولغەفور سامەڕایی سەرنووسەری بوو هەر سەرنووسەریشی بوو گۆڤارەکە گۆڤارێکی ئافرەتانەش بوو لەبەرەوە ئەمە حاڵەتێکی ئاساییە کە پیاوان بەشداری بکەن لەگەڵ خوشکانە لە دەرکردنی بڵاوکراوەیەک یاخود گۆڤارە یەک ڕۆژنامەیەک کە تایبەت بێ بە ئافرەتان بەڵام ئەوەی زۆر گرنگە ئەمە لەو سەردەمەیە کە هەلومەرجێکی تایبەتی بوو بیرمان لەوە کردەوە کە ئافرەتان گۆڤارێکیان هەبێ و ئەو گۆڤارە تعبیر لە هەموو خەمی خوشکان بکە و ئەگەرچی گۆڤارەکە متەواضیعانە بوو بەڕاستی گۆڤار خۆی ئەسڵ
ئەوەیە گۆڤارێکی دیزایانی تۆزێ پێشکەوتوو بێ ڕنگ و ڕوخسارێکی هەبێ بەڵام ئەوەی ئێمە ڕەش و سپی بوو و ئەگەرچی جارجار هەندێک ڕەنگیشمان هەر تێکەڵە کرد بەڵام ناوەرۆکەکەی ناوەرۆکێک بوو کە لە ئاستی ئەو قۆناغا بوو ئێمە ئیشمانتیا کرد. مامۆستا باخی دەرچوونی گۆڤارەکە چ لە کاتی خۆیان و ئێستاش جارێشکە چاپکردنەوەی و پێشکەشکردنی بە ئێستا کە سەردەمەکە سەردەمێکی جیاوازە دەکرێت ئەم با بڵێن گۆڤارە کە بەم شێوازە باشە چاپکراوەتەوە جارێشکە بچێتە ناو زانکۆکانەوە بچێتە ناو ماهایدەکانەوە بۆەوەی توێژەر ئیسفادەی لێ بکە کامە ئیشێکی بە ئەندازە گرنگە. با بزانین نرخاندنی جەنابەت چ بۆ ئەو سەرەتایەوە چ ئێستاش کە چاپکراوەتەوە چییە جەنابەت چییە فەرمووی؟ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بە خێراتنی بەڕێز مامۆستا عەلی باپیرەکەم و برایان و خوشکان کە ئامادە بوون بۆ ئەم ئەرکە بە نرخە ئەم کارە بە نرخە بەڕاستی من یەکێک بوو لە خەمەکانم کە ئەم سنوورە ون ببێت وە زۆر سوپاسی کاکارامەکەم دوایش کاکاوە پێنجۆنی کە هەوڵێکی باشیاننا بەڕاستی بۆ پاراستنی ئەم دەستکەوتە. لێرەیە کۆمەڵی خاڵ هەیە من ئاماژەی پێەکەم بەڕێزان. یەکەمیان فراغێکی زۆر من یەکێکم لەوانەی هەموو فیمینیزمە زانی هەموو قۆناغەکانی تێپەڕبوونی ئافرەت پێش ڕاپەڕی نەمزانی بەس نەمەزانی چارەسەر چێ دینم زۆر نەئەزانی نەمەزانی چارەسەر لەم دینە یەکێک لەوانە کە سوپاسی خۆی گەورە ئەەکەم ئەوانەی کە بوونەوەی کە ئیسلام جارێکە لە کوردستان زنوب کەنەوانە یەکێکیان لێرە بەڕێز مامۆستا عەلی باپیرە و ئەوانەی کە لەگەڵیان نابوون و یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلام و یعنی بەڕاستی لەبەرەوە ئێمە نابێ ئەوە لە یادکەین کە ڕۆڵێکی باشیانە بوو کە ئیسلامیان بە ئێمە ناسان. لەبەرەوە دایمەن پرسیارێکی زۆر لە ناو دڵما هەبوو بۆ وەڵامی جوڵی ئافرەتان لە عالەما هەموو قۆناغەکانی بەس نەمەزن چونکە ئیسلامم نازانی نەمەزانی چۆن جوابەکان بەمەوە. بەس دوای ئەلحەمدولیلا سوپاس بۆ خوای گەورە کە ئیسلامم ناسی خۆمان ئیتر ئەزانین یانی چۆن جواب بینەوە. لەبەرەوە یەکێک لەو خاڵە گرنگانی کە لەو کاتەیە زۆر زەڕۆر بوو ئەم گۆڤارە بوو بەڕاستی. ئەوە بوو ئێمەش قەڵەمێکی خەفەکرا بووین یعنی ئافرەتێکی زۆر هەبوو ئێمە لە سلێمانی کاتی خۆی بە عەرەبیەمان نووسی ڕاستێکی نەمانەزانی حتا بە زمانی خۆشمان شتێ بنووسی هیچیش نەوتی هاوڵایەکەینەوە هەر لە ناو ڕەفیقاشمانە نووسی و کۆبووین و بۆ خەمانمان خوێنوە بەس بەناوی ئەلمانیەتەوە ڕاستێکی. بەڵام دوای ئەوە ئەلحەمدولیلا کە ئەم گۆڤارە هات یەکێک لە خاڵە گرنگەکانی یەکەم فەراغەکە بوو فەراغێکی زۆر هەبوو لە بواری پەروەردە هەر لە ناو میلەتی کوردمانە بۆی بارودۆخی سیاسی و ئابووری و ئێمە فەراغێکی فکریمان هەیە فەراغێکی پەروەردەییمان هەیە بەڕاستی و تا ئێستاش من هەر بۆی ئەژیم کە چۆن ئەم فەراغە پەروەردەیە چارەسەر یەکێک لەوانە سنوور فڕی کردەوە بەڕاستی ئەوە یەکێکە لە خاڵە گرنگەکان. دوای ئەوە بوو ئێمە قەڵەم دەزوین سوپاسی ئەو برایانەکەن کە ئێمەیان ناسی ئێمە قەڵەم دەستێکی خەفەکراوە بووین لەبەرەوە کاکاو بەڕێزی ئەو کۆمەڵە برایە کە ئێمەیان هێنا ئازایەتی ئەوان بوو بەڕاستی و زۆر سوپاسیانەکەن کە وزەکانی ئێمەیان خستەوە گەڕ جارێکی تر. سەرەتا تەبعەن بمانەوێ نەمانوێ و نووسینەکانمان نووسینێکی زۆر با بڵێن قوڵ نەبوو وردە وردە ئەلحەمدولیلا ئێمە وردە وردە بەهۆی نووسینەوە ئێمەش سەرخاڵ بووین کە نووسینەکانمان پێش بکەوێت و بە پێی ئەو بارودۆخە تەکنۆلۆژیایەکی زۆر زەعیف باری ئابووری زۆر ناخۆش سەر لە شێوانێکی تاوی بەڕاستی کۆمەڵگەی کوردەواری لاوی پەروەردەییەوانە ئەمانە زۆر یعنی خەمەکان زۆر زۆر بوو کە ئەتویست بنووسی نەدەزانی لەکوێ بنووسی خەمەکان ئەمەنە زۆر بوو لەبەرەوە ئەلحەمدولیلا وردە وردە دەستمان پێکرد ئەوانش براکان لە ئێمە تەوان زۆر زۆر بەتواناتر بوو کە یانتوانی سەرنووسەرەکە و خانمتیازەکەش لە خۆیان بێت ئەبێ ئێمە فەزڵەکان وەکو خۆی بڵێ بەڵام ئەوە فەزڵی خۆیان و چاکەی خۆیان بوو کە دایکی بەنانیان ڕەبژات بە منیشاندانە و لە نووسینیشا زۆر یارمەتیانیان سەرەتا من سەرەتا من کوردێکم زۆر خراپبوو دوایی بە یارمەتی ئەوان بە نووسین وردە وردە کوردە یعنی من با بڵێم بەهۆی هاتنە ناو ئیسلامەوە کوردێکم باش بوو بە تایبەتی بەهۆی ئەم گۆڤارەوە ئەلحەمدولیلا بەردەوا بووین و ڕۆڵێکی باشیە بوو بەو نەبوونیە بەو وەزعە اقتصادیە ناخۆشە بەبێ هیچ بیرکردنەوەیەک لە هیچ شتێک تەنها مەبەست نووسینەکان بوو کە ئێمە بتوانین خزمەتێک بە ئیسلام بکەین و بە کۆمەڵگای کوردەواری بکەین و بە ئافرەتان لە ڕێگای ئەم گۆڤارەوە. ناوەکەی سنوور کە حەزەکەم ئاماژەی پێ بکەن کاکاوە ئاەتەکەی بۆ هێنامەوە تیلکە حودود الله یوبەینوها لەقەوم یعلەمون ئەم ئاەتەی بۆ هێناینەوە حودود سنوور
بەڕاستی ئێمە سنوورەکانمان پاراستۆ برایان بابیزانن یعنی لە کۆبوونەوانمان لە دانیشتەکانمانە هەموو دانیشتێک ئەو پەڕی سنوور پارێزراوە یعنی بەڕاستی سنوور نووسینی هەموو شتێکی سنوور پارێز بوو بۆ هەموو بابەتەکان و کۆبوونەکان و هەموو کارەکانی زۆر جار خەڵک ئەیبەخشیەوە یعنی بۆیان نەکڕا تەسەوڕکە لە ناو خۆیانە ئەیان گواستەوە ئەم بۆ ئەو بۆ ئەو بیخێنێتەوە و دوای ئەوەی کە من دیراسەیەکی ئەو گۆڤانانی ئەو کاتەما بوو بەڕاستی سنوور ناوازە بوو ناڵێ مەدحێکم چکە من نییە بەتەنیا بۆ من بگەڕێتەوە بەڵام بەڕاستی گۆڤارێکی ناوازە بوو لە خزمەتکردنە و هیچ ململانەیەکی تیان نەبوو تەنها خزمەت نەبێ سپاس بەخوای گەر ئەوە یەکێک لە فەڕاکە یەکێک لەو شتە ترسناکانی ئەو کاتە ئازادی و یەکسانی بەڕاستی ئازادی و یەکسانی بەڕاستی کۆمەڵگەی کۆداواری بەرەو هەڵدێر بن تاکە شتێک هەبێ ئەو گۆڤاری ئێمە و چەند گۆڤارێکی تر بوو کە ئەوەستاینەوە یا لەڕێی مخابەلەی تەلڤیزیۆنی یا ڕادیۆکان کە بەرامبەر ئەو یان نووسینەکانمان ئەوەستاینەوە کە بانگەشەیەکی زۆر خراپ بوو لەو کاتە فەراغەیە بەرامبەر بە کۆمەڵگای کوردەواری و دەستێک بوو بەڕاستی زۆر کاریگەری هەبوو لەسەر کاری خۆشی کرد لەسەر تێکدانی کۆمەڵگای کوردەواری خێزانی کوردەواری تاکی کوردەواری بەڕاستی الحەمدوللا ئێمە توانیمان ئەو فەراغە بەپێی توان کۆ سیمینار هەرەو نەبوو گۆڤارەکەش کۆڕ و سیمینارەکانمان کاکرد وەڵامی ئەو پرسیارانەی خەڵکمانەیە سوپاس بەخوای گەورە خاڵێکی تر ململانێ ململانەیەکی زۆر تون بەڕاستی من نەمەزانی ئیسلام کە بێت خەڵک وایە ڕاستیەکەی پێش یعنی ڕاپەڕی دایمەن لە هەفتە و چارەوە کە کورد ڕووخا دوعامە کرد ئەمە خۆیان گیان ئیسلام بێتەوە ئێمە ڕزگارکە من بەناوی کوردایەتی و فێر ئیسلام خۆیان ئیسلامێک بێنیتەوە ئەم میلەتە ڕزگار ئێستا شتان بمرە دوعای بکەم لەبەرەوە تاکە ڕێگایە کە ئێمە بتوانین میلەتەکەمانی پێ ڕزگارکەین لەژێر دەستەی و ئەوانە ڕزگارمان بێ بەڕاستی ئەوەش هۆکارێک بوو جەماعەت کە ئێمە ئیشمان لەسەر کرد سوپاس بەخوای گەورە لە ڕێگای ئەو گۆڤارەوە خاڵێکی تر جەماعەت بەڕێزان کە حەزەکەم ئاماژەی پێ بکەم بەڕاستی نەک ئەوە هەر وەکوتم نووسین بوو هاوکارێکی باشە بوو لەوەی کە کۆمەڵی خوشی کەشمان دۆزیەوە لە ڕێی ئێمەوە کۆمەڵی خوشی کەشمان دۆزیەوە کە ئانیشتوانیان بەشداری بکەن لەگەڵمانە لێرە حەزەکەم سوپاس بکەم بەڕاستی یەکەم جار سوپاس بۆ دەستەی سەرەکی برایانەکەم لەوانە ئەڵێکا کامیل بوو کاک شوانەورامی بوو کاک کاوە بوو کە زۆربەی ئیشەکانیە کرد من زیاتر لەگەڵ ئەوە پەیوەندیمە بوو کاک ئەرسەلان بوو کاک نیاز بوو کاک نەوزاد بوو ئەوانەی کە بیرمی ئەوەی لە بیرشم نییە بێ لێم ببوورن بەڕێزان و سوپاسی بەشی ڕێخستنەکەم کە ئەوسا مامۆستا عەلی باپیر ئەیبر بەڕێگاوە کە هاوکاریانە کردین و سوپاسی هەموو کەسێکەکەین کە زۆر هاوکاریان کردین بۆی ئەو گۆڤارە بەردەوام بێ بەس ئەگەر بەردەوام وایە تا ئێستا بڕوا بکە زۆر ئیشی چاکمان نەکرد بەس بەداخەوە کە وەستا بەناوی خۆی گەورە و میهرەبان بە خێراتنی هەموو لایەکەکەم بەتایبەت جەنابی مامۆستا عەلی باپیر دەستخۆشی بۆ بەشی ئەزموون و ڕوانگەی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری بۆ ئەو هەوڵە و هەوڵەکانی پێشتریشیان هیوادارم بەردەوام بن دیارە بە پێ ئەو دەرفەتەی کە من هەمە قسەمان زۆرە بەڵام لەوە چە نەتوانین فرێ هەموو بکەوین و خۆی گەورە ئینشاءڵڵا تەمەنی ئەوانەی کە لە ژیان داماون خۆی گەورە تەمەنیان درێژ بکات و ئەوانەشی کە ئێستا کۆچی دواییان کردووە بەتایبەت جەنابی کاکشوان هەورامی خۆی گەورە دەرەجەی عالی کات بەڕێزان هەروەک دەبینن کاروانی خەرمانی ڕۆشنبیری بزاوتی ئیسلامی کوردستان و عەقلیەتی ڕۆشنبیری و سەقافی ئەو سەردەما کە تا ئێستش بەسراوەتەوە بە ئەمڕۆوە کە جەنابی مامۆستا عەلی باپیر ڕۆڵێکی گەورەی هەبووە لەو بوارەیە ئینشاءڵڵا بەردەوامە بێت ئەم گۆڤارە و هەوڵەکانی پێشوو هەوڵێک کە بۆ پاراستنی ئەو بزاوتە فکری و ڕۆشنبیریەی کە بەتایبەت لە قۆناغی سەردەمی نوێ واتە دوای ڕاپەڕین لە ساڵی 90ەکانەوە کە سەری هەڵدا شێوازێکی تر لە خەبات کە دوای ڕووخانی ڕژێمی باس و وەستانی تاڕادەیەک خەباتی چەکداری لەگەڵ ئەوەی پێشتریش خەباتی ڕۆشنبیری و بزافی واتە خەبات هەبووە بە قەڵەمیش بەتایبەت ئاوردانەوەیەک لە کاری ڕۆشنبیری و بزاوتی ئافرەتان خۆی ڕۆڵێکی زۆر زۆر گرنگ و کارایە
لە سەردەمێکی زۆر هەستیارە کە کۆمەڵێ دروشم ئەهێنرێتە ناو کۆمەڵگەی کوردەواری بە ناوی پاراستنی مافی ژن و پاراستنی مافی ئافرەت و ململانێ و سیڕاحێکی فکری لە کوردستانە سەر هەڵادات و تا ئێستش ئەو ململانێ و سیڕاعە بەردەوامە. بوونی و لەدایکبوونی ئەم گۆڤارە خۆی ڕۆڵێکی گرنگی هەبووە بۆ وەڵامدانەوەی هەموو ئەو دژایەتیانی کە بەرامبەر بە ئیسلام و مسلمانان کراوە و بەرامبەر بۆ تۆمەتانەی کە خراوەتە پاڵ ئیسلام لە بەرامبەر ئافرەتان کە ئافرەتان بەردەوام بە ئامانج گیراون هەر لە بە درێژایی مێژوو بە مەرامی بازرگانی و بە مەرامی سیاسی و بە بەرامی هێنانەدی ئەو ئامانجانەی کە ویستویانە بەتایبەت لە کۆمەڵگە مسلمانەکانە جێبەجێ بکەن. ئەم هەوڵەی کۆمەڵی دادگەری کوردستان کە دواتریش ڕاستە گۆڤاری سنوور لە ساڵی 99 وەستا، بەڵام دوای ئەوە هەوڵەکان هەر بەردەوام بوون. گۆڤاری تریش دەرچوو، گۆڤاری سایە هەر بە پاڵپشتی کۆمەڵی دادگەری کوردستان گۆڤاری ترمان هەبووە و پێگەیەکی ئەلکترۆنی بە ناوی سنوور هەر بە پاڵپشتی کۆمەڵی دادگەری کوردستان ئەوەش لەسەر بۆ قەڵەمی ئافرەتان و ئەو بارودۆخەوە و بوارانەی کە پێویست بوون لەو سەردەمەیە لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و بابەتە شەرعیەکان ئەوە شەرهاتە بوون. بۆیە پاراستنی ئەو مێژووە و پێشکەشکردنی بە کتێبخانەی کوردی بەتایبەت لە ناوەندا زانکۆ و مەعریفیەکان کارێکی گرنگە، چونکە تا ئێستا کتێبخانەی کوردی ئەو بۆشاییەی هەیە لە بواری بەتایبەت مێژووی ئافرەتانی موسڵمان کە چ ڕۆڵ و کاریگەریەکیان هەبووە لە کۆمەڵگەیە کە چۆن جێگە دەستیان دیار بووە. من خۆم لەوانەیە چەندین توێژەر لە بواری ماستەر و لە بواری دکتۆرادا چاوپێکەوتنم لەگەڵ کردوون کە پرسیاریان هەبووە لەسەر ڕۆڵی ئافرەتانی موسڵمان، لەسەر ڕۆڵی ئافرەتان لە کۆمەڵگەی کوردیە چ ڕۆڵێکیان هەبووە بەتایبەت لە ململانیە فکری و سەقافی و ڕۆشنبیریەکەدا. ئەم گۆڤارە ئەتوانێت وەڵامی هەندێک لەو توێژەرانە بداتەوە و یارمەتیدەرێکی باشیان بێت بۆ ئەوەی بزانن ئافرەتانی موسڵمانیش و بزاوتی ئیسلامیش شان بەشانی پیاوان ئافرەتان و خوشکانیش بەشدار بوون بە یارمەتیان. من نەک ئەوەی کە برایانمان کە لەو سەردەمەیە فکرەی گۆڤارێکیان هەبووە بە ناوی گۆڤارێک کە ناوەڕۆکێک لە خۆ بگرێت پەیوەست بە پرسەکانی ئافرەتان گرنگ بووە، بەڵکو ئەمە لووتکەی سەقافەت و ڕۆشنبیری بووە بۆ برایانمان لەو سەردەمەیە بەتایبەت بۆ جەنابی مامۆستا عەلی باپیر کە بیر لەوە کراوەتەوە وەکو هاندانێکیش وەکو پاڵپشتیەکیش وەکو گرنگیدانێکیش بە بارودۆخی ئافرەتان و بە پرسەکانی ئافرەتان و بەو بوارانەی کە لە ساحەکەدا هەبوون و تا ئێستش بەردەوامە. بۆیە جارێکی تر من دەستخۆشیم هەیە بۆ برای بەڕێزمان کاک ئارام عەلی سەعید کە هەوڵێکی زۆری هەیە بۆ سەرجەم برایانمان لە ئەنجومەنی کۆمەڵی دادگەری کوردستان کە پاڵپشتی ئەم کارە ڕۆشنبیری و معریفیانەکەن و ئەمەش بە دڵنیاییەوە ئینشاءڵڵا بەردەوامە بێت و ئەو گۆڤارانەی تریش کە هەمان بووە وەکو پەیامی خوشکان و وەکو سایە ئەتوانێت ئینشاءڵڵا ئیش لەسەر ئەوانەش بکرێ وەکو پاڵپشتێکی بەردەوام بۆ کاروباری ئافرەتان و بۆ کاروباری ئافرەتان لە بزەوتی ئیسلامی کوردستان. وەڵایی من چیتان بۆ باسکەم، من تەنیا مثل ئەڵێ دیاری شوان یا شنگە یا هەڵەکۆک، من کۆمەڵێ برا هەیە کە ئێستا لە بەرچاوانین سڵاو و ڕەحمەتیان بۆ نێرم. مامۆستا ئیبراهیم، کاکشوان ئەورامی، حاجی ساڵح، کاکشوانی شەیدیش کە زۆر بەدەمانە بوو لە مەڵبەندی سلێمانیە. ئەم چوارە خۆزگایە ئێستا لێرەدا میشنایە و ئێمەش دەخڵبەتیان نابووینایە. خوای گەورە دەرەجیان بەست بکاتەوە. ضرورەتی قۆناغەکە وای کرده بوو پیاوان لەگەڵ ئافرەتان نابن، وەک چۆن هەندێک گۆڤار هەیە ژنان لەگەڵ پیاوانان، گۆڤارێکی پیاوانە یا گۆڤارێکی عامە.
تەنیا ئەو بۆ وەڵامێک بۆ هەموو ئەوانەی کە مەسەڵەن چۆن پیاوان لەگەڵ ئافرەتانە گۆڤاریان دەرەکەن ئەی بۆچی ژنانی لەگەڵ پیاوانە گۆڤار دەرەکەن بەڵام الحەمدوللا سوپاسی خواکەم ماوە سوعاد ئاگادارە ئێمە ئەوەندە سنوورە شەرعیەکانمان پاراستووە حەزم کرد ماوە سوعاد ئێستا ئیشارەتێک بدا سێ کۆبوونەوەمان لە شوێ کرد و کێوکێدا ئانیشتن ئەگەر جارێ دوو جار هەتاوکو نووسینگەماندانا سێ جار یا چواردا لە ماڵ ئێمە دەستەی نووسران دانیشتین خێزان مودایکم دانەنیشتنایە مەجلیسەکەمان دروست نەکرد ئەوە بۆ معلوماتان بۆ تاریخەوە باسەکەم بۆ ئەوەی کە نەوترێت مەسەرەن سنوورە شەرعیەکان کاکامیل ئاگادارە و برایان ئاگادارە خاڵشیکە ئێستا من لێرە شت پێشکەشەکەم هەموو ئەو برایانەی کە ئیشیان کردووە لەگەڵمانە زیاتر لە من ئیشان کرد ئێستا حەق لەم شوێنەی منە ئەرسەلانی باوکی پێشەوا دابنیشتایە کاگنەوزات دابنیشتایە شەڵا بۆ دەرفەتەکانی کە ئەوان ئەگەر لە ئێمە زیاتر ئیشیان نەکرد بێ و هیلاکتر نەبوون کەمتر نەبووە یعنی کە ئێمە بەڵام یەک خانەوادە بووین کە ئەڵێن ئێمە هەموو خێزانی سنوور بووین ئەمانزانی چیەکەین بڕوا بکە جاری وا هەبووە مەسەلەن لاباسێک یان لاپەڕەیەک ستونێک کە پەچی یەکەوت ئەمە نەبوو بڵێ کاکە قەیچێک هاوسفود ئین بێ یەکسەر ڕوومان لە کاگەرسەلاننا ڕوومان لە کاکامیلنا کاکشوان بەڕەحمەت بێ فڵان ئیلا وەکو چۆن مەسەلەن دیوارێک بردوو بلۆکی کەمە خێرا بە دەست و بردەکرا و ئینە بێ ئیشی گۆڤاریش ئەگەر ئێستا بە عەقڵی ئێستا کە تۆزی ئەکادیمی بووین بە حسابی خۆمان و خەڵک زیاتر دراسی لە سەحافەی کوردیا کردووە هەندێک بابەتەکانی بابەتی ڕۆژنامەن لە ناو گۆڤارەکە بەڵام زەرورەتی قۆناغەکە هەر ئەو سەنگەرە هەبوو ناچار بووین بابەتی هەندێک بابەتی کەش بترنجێتە ناو گۆڤارەکە خاڵشی دیکە ئەم گۆڤارە هێندە مەسەلەن لە مەتەرێزی یا لە سەنگەرێکی باشا بوو یەک شت نییە تێپەڕی بۆ لێو کاتا بەسەرمانە هەبوو بێت و وەڵامی نەدرا بێتەوە ینی بەدەگمەن خەڵک لە گۆڤارە ئینەکە بەس ئێمە هەر ئەومانە هەبوو بیرمان نەچێ ئەو کاتی خۆی ئەو گۆڤارە دوو دەستە خوشیکەی هەبوو پەیامی خوشکان و ئایندە مەسەلەن هەر ئێمە نەبووین بەڵام ئەم گۆڤاری ئێمە بە حکمی ئەوەی مەکتەبی ڕێخستن دەستکراوەی کردبووین تۆزێ جورئەتەکەی زیاتر بوو زووتر ڕوبەڕوو ئەبووین لەگەڵ شتەکانە زووتر فریای شتەکان ئەکەوتین دەستکراوەیان کردبووین سنوور بە دوو قۆناغ دەچوو قۆناغی سلێمانی و قۆناغی هەولێر قۆناغی سلێمانیمان هەتاوەکو تقریبەن شتێک دوای سیوێکی ئاب بوو دوای ئەوەیش قۆناغی دیکە چوینە هەولێر هەردوو ژمارەکە هەردوو قۆناغەکە سی ژمارە گۆڤار دەرچووە بیدایەت بە نیوەی فۆر دەرمانە کرد قەبارەی ئەی5 دوایی الحەمدولیلا کە چوینە هەولێر دەستکراوەتر کراین گۆڤارەکەمان کرد بە ئەی4 بە گەورە قەبارەکەی گەورەتر بوو بڕواکەن تا ئێستا ینی بەدەگمەن مەگە شتێک زۆر ئەوە بوو بێت لە تاریخی سەحافەی عێراقیە لە هینە گۆڤار دوو جار چاپ کرێتەوە کتێب هەیە 10 جار چاپ بکرێتەوە 50 جار چاپ بکرێتەوە بەس چەند ژمارەیەکی تایە دوو جار چاپ کراونەتەوە تیراژی گۆڤاری سنوور گەیشتە 2000 دانە هەموو هیلاک بووین با بزانن بڕوا بکە ئەمە منەت نییە ئەمە تاریخە و حەزمان لێتیگە حەزمان لێ نەبوایە و ڕغبەتمان نەبوایە و بە خێر و بەشتێکی گەورەمان نەزانێت ئیشمانتیان نەکرد ئەو ئیمکانیەتە متەواضیعانەی کە هەمان بوو ئەو هیلاکی کە شەوان ئەماینەوە هەمووی مەسەرەن کاگەرسەران تا درەنگێکە مایەوە ماڵ و ئایلێ هەبوو کاک نەوزاد کاک نیاز کاکامی لە هەڵەبجەوە ئەهاو کاشوان شەو تا بەیان ێمایەوە ئیتر زۆر ئەماینەوە هەمووی چی لە بیریە بردینەوە قەرەباڵخی بەردەم مزگەوتی جیهاد کە خەڵک پاڵپاڵێنی یەکرد لەسەرەوە یەک گۆڤاری دەستکەوێ لەگەڵ ئەو قەرەباڵخیەمانە بینی و ئەو هاواری خەڵکمانە بینی بۆ گۆڤارەکە هەموو هیلاکیمان بیرەچووەوە دەستان خۆش بێ زۆر سوپاسان دەکەم لەوەی کە کاتی خۆتان بەخشی و گۆڤاری سنوورتان بە ئێمە بە جۆرێکی دیکە ناساندەوە و سوپاسیش بۆ ئێوە بەڕێزان کە کاتمان گرتن و تەحملتان کرد لەوەی کە گوێمان لێ بگرن